میوانێکمێ دکتۆر محەممەد شکری سەرۆکی دەستەی وەبەرهێنانی هەرێمی کوردستان. دکتۆر ئەم کاتت باش لە کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان سەرک وەزیران مەسرۆر بارزانی گرنگجێکی زۆری بە پەیوەندیەکانی هەرێمی کوردستان و وڵاتانی کەنداودا. ئەم گرنگجیە زۆرە بۆچی؟ سلااوڕێز کاکە عەمەرگیان، طبعاً وڵاتانی کەنداو بەگشتی لە ڕووی ئابۆریەوە، لە ڕووی سیاسیەوە، لە ڕووی وەبەرهێنانە لە ناوچەی ئێمە، لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست زۆر گرنگن و پەیوەندیە مێژوویەکانی سەرکردایەتی سیاسی هەرێمی کوردستان هەر لە جەنابی ڕەحمەتی مەلا مستەفا بارزانی دەگری، دواتر عەلاقاتی جەنابی سەرۆک بارزانی، دوای ئەوە پەیوەندی دۆستانەی جەنابی سەرۆک وەزیران کاک مەسرۆر و سەرۆکی هەرێم کاک نێچیروان وای کردووە کە هەرێمی کوردستان لە ناو وڵاتانی کەنداو شوێنێکی یعنی تایبەتمەندی خۆی هەبێ و کوردستانیش لە ناوچەیەکی استراتیژی گرنگی بینی کەنداو و بینی لە نێوان ڕۆژهەڵاتی ناوەڕاست و لەگەڵ وڵاتانی تری ئەوڕۆپا لە ڕێگەی تورکیەوە بۆیە هەم هەرێمی کوردستان گرنگە، هەم عەلاقاتی مێژوویی زۆر باش لەگەڵ وڵاتان هەیە و هەمیش ئەو پەیوەندیانەی کە ئێستا جەنابی سەرۆک وەزیران لەگەڵ سەرکردایەتی سیاسی و ئابوووریەکانی وڵاتانی کەنداو دروست کردووە بۆ ئێستا و داهاتووی هەرێمی کوردستان لە ڕووی لە سەقامگیرکردنی زیاتری ئابووری، لە باشترکردنی دۆخی وەبەرهێنان، لە باشتر ئیدارەکردنی هەرێمی کوردستان لە داهاتوودا زۆر گرنگن لەبەر ئەو تەجروبە باشەی وڵاتانی کەنداو هەیتیان بە تایبەتی ئیماراتی عەرەبی و دەوڵەتی قەتەر، دەوڵەتی بەحرین و وڵاتانی تریش بە هەمان شێوە کە سابقەیەکی باشیان لە ئیدارەکردن هەیە و هەرێمی کوردستانیش دەتوانی سود لە ئەزمۆنیان وەربگری و هەروەها سود لە سەرمایەشیان وەربگرێتن بۆ زیاتر هاندانی پرۆسەی ئابووری، پرۆسەی وەبەرهێنان لە هەرێمی کوردستان. باش، ئەم سەردانەی دوایی سەرک وەزیران بۆ وڵاتی قەتەر ئامانجەکەی چی بوو؟ طبعا جەنابی سەرۆک وەزیران پار لە 2023 یعنی پێرار دەکا و پاریش 2024 لقاءاتی لەگەڵ سەرۆک وەزیرانی قەتەر هەبوو دوو جار قرار بۆ ئێمە یعنی کۆربەندێکی ئابووری قەتەری هەرێمی کوردستان هەبێ. دوای ئەوە جەنابی سەرۆک وەزیران چەند جار سەردانی وڵاتی قەتەری کردووە و ئامانجی سەرەکی ئەم سەردانە هەم لە ڕووی سیاسیەوە بۆ سودوەرگرتن لە توانە سیاسی و تأثیراتی وڵاتی قەتەر هەمووش لە ڕووی ئابووری و لە ڕووی بازرگانی و لە ڕووی وەبەرهێنان و لە ڕووی وزەوە سود لە توانەکانی قەتەر وەرگیرێتن، چونکە وڵاتی قەتەر استیسماراتێکی یەکجار زۆری لە دەرەوەی وڵاتی خوان هەیە، سەرمایەکی زۆریان هەیە کە لە دەرەوەی قەتەر سەرماگوزاری پێ دەکەن، چەند استیسماراتێکی گەورە بەهاوبەشی لەگەڵ شەریکاتی عالەمی لە عێراقیان هەیە. طبعا جەنابی سەرۆک وەزیران مەبەستێتی کە بەشێک لە استیسماراتی قەتەری بۆ هەرێمی کوردستانیش بینیتن. ئەو لیقاتانەی کە ئێمە تێدا بەشدار بووین لەگەڵ جەنابیان لە ڕووی کە تایبەتمەند بوون بە بواری ئابووری، بواری وەبەرهێنان، جەنابیان داوای کرد کە هەم کۆمپانیا قەتەریەکان هەمیش دەستگا فەرمیە قەتەریەکان بتوانن لە هەرێمی کوردستان لە داهاتوو استیسمارات و بەشدار بن لە پرۆسەی ئابووری و هەروەها حکوومەتی هەرێمی کوردستانیش کار ئاسانی دەکات بۆ ئەوەی بتوانن یعنی کۆمپانیا قەتەریەکانیان حکوومەتی قەتەر بتوانانی لە هەرێمی کوردستان استیسماری زیاتر بکە بە تایبەتی لەو دەرفەتە ئابووریە زۆرانەی کە لە هەرێمی کوردستان هەیە، ئیدی لە بابەتی ژێرخانی ئابووریەوە دەگری، بابەتی وزەیە، بابەتەکانی گەشت و گوزارە، بابەتی کشت و کاڵە، بابەتی پیشەسازی، ئەمانە هەمووی قسە و باسی لەسەر کرا کە لە داهاتوو بتوانرێ سود لە سەرمایەی قەتەری وەرگیرێتن بۆ ئەوەی حکوومەتی هەرێمی کوردستان و حتا کەرتی تایبەتی هەرێمی کوردستانیش سود لەو سەرمایە وەربگرێتن بۆ بەرەو پێشبردننی کەرتە ئابووریەکان و سەرخستنی پرۆسەی ئابووری وەبەرهێنان لە هەرێمی کوردستان. باش، وەک پێشتر باسم کردم بابەتی پەیوەندیەکانی هەرێمی کوردستان لەگەڵ وڵاتانی کەنداو پرۆسەیەکە لە کابینەی نوێم زۆر سەرک وەزیران زۆر گرنگی پێداوە لەسەر ئەرزی واقع لە هەرێمی کوردستانە ئەمە چەند ڕنگدانەوەی داوە بابەتی ئەم پەیوەندیانە بە تایبەتی لە بواری وەبەرهێنان و بواری ئابووریە تا چەند بەهێزکردنی ئەم پەیوەندیانە ڕەنگی داوەتەوە و توانراوە ئامانجەکانی خۆی بپێچێت. طبعا ئێمە لە ڕووی بابڵێن لە ڕووی سیاسی و لە ڕووی علاقاتەوە ئێستا قونسڵیەی گشتی زۆربەی وڵاتانی کەنداو لە هەرێمی کوردستان هەیە کە ئەمە حاڵەتێکی ئیجابیە لە علاقات و کاریگەریکی باشیان هەیە لەوەی کە
پەرە بە پەیوەندی سیاسی و پەیوەندە هەمەلانەکانی هەرێمی کوردستان لەگەڵ ئەو وڵاتانە بدرێتن لە ڕۆیەکەی تریشەوە لە ئەمری واقع ئێمە چەندین کۆمپانیا هەیە کە لە وڵاتی قەتەرن لە وڵاتی کوێتن لە ئیماراتن لە سعودیان لە عومانن ئینشاڵڵا داهاتوو لە دوای جەژن ئێمە هەندێک سەردانی هاوبەشمان دەبی بۆ ئەو وڵاتە یعنی لە ئەرزی واقع کۆمپانیەکانیان هەیە و ئەستیسماراتیان هەیە و ئیشی ڕابردووان هەوە لە ئێستاشدا حاضری دەکەین بۆ ئەوەی بتوانین هێشتا جەزبی ئیستیسماراتیان بکەین لە هەرێمی کوردستان بە تایبەتی لە بواری وزەیە لە بواری کشتتوکاڵە لە بواری پیشەسازیە و هەروە لە بواری گەشتوگوزاری شەکاریمی کوردستان مەبەستێتی پەرە بەم چەند کەرتە ئابوووریە گرنگە بداتن. ڕێژەیەکمان هەیە لە بەردەسا دکتۆر هەرچەند ئامار تۆزێ قرس ئامادەکرێ بەڵام ئامارێکمان هەیە لە بەردەسا پێمان بڵێ ڕێژەی وەبەرێنانی وڵاتانی کەندا و بەگشتی یان بە نزیکەی چەندە لە هەرێمی کوردستانە؟ طبعا ئێمە ئەو کۆمپانیانەی کە بەشدارن لە هەرێمی کوردستان و ڕاستەوخۆ و بەرهێنانیان لە هەرێمی کوردستان هەیە طبعا چەند شەریکاتێکی ئیماراتی هەیە کە ئەستیسماراتیان یعنی تاڕادەیەک وەکو نسبە لە حەجمی ئیستیسماری کولی لە هەرێمی کوردستان حەجمێکی زۆر نییە ڕەنگە بگاتە نزیکەی 3 هەتا 4% ئیستیسماراتی وڵاتانی خەلیجی چونکە چەند کارگەیەکی وەبەرهێنانی سعودیمان لە هەرێمی کوردستان هەیە کارگەی ئیماراتیمان هەیە لە هەرێمی کوردستان پرۆژەی کشتتوکاڵی کۆمپانیا ئیماراتیەکانمان هەیە لە هەرێمی کوردستان بازرگانی لە نێوانمان تاڕادەیەکی زۆر لەگەڵ یعنی لە ڕێگای مینا و لە ڕێگای دەربەندەکانی وڵاتی ئیمارات و وڵاتانی تریش تا حدێکی زۆر هەیە بەڵام ئێمە طبعا هەموو پلانەکانمان ئەوەی ئەو ڕێژەیە لە استیسماری ئەژنەبی کە لە هەرێمی کوردستان هەیە کە بە تێکرا 70% لەو 70% 3 هەتا 4% لە وڵاتانی کەنداوە ئەم نسبەیە لە داهاتوودا زیاتر بکەین لە هەموو کەرتە ئابوووریەکان زیاتر بکەین ئەگەر باسی کەرتی وزە بکەین طبعا ئێمە استیسمارێکی زۆری ئیماراتی لە کەرتی وزە و لە کەرتی غاز هەیە بەڵام لەبەر ئەوەی ئێمە وەکو استیسمار وەکو هەیە استیسمار معنی نین بە بابەتی استیسمارکردن لە کەرتی نەفت و غاز بۆیە ئەو داتانە لای ئێمە نییە بۆیە بەڵام لەوێش لە کەرتی وزە لە کەرتی تەلیکۆمونیکیشن لە دابینکردنی ئەنتەرنێت لەگەڵ شەریکاتی ئیتیساڵات لە هەرێمی کوردستان استیسماراتیان هەیە بەڵام ئەو استیسماراتانە لە دەرەوەی داتەکانی ئێمە بۆیە هەگەر ڕێژەیەکی كلي استثمارات ولاتاني كان دولة هرمي كردستان ور بقري زائدا علاقاتي ابوري وعلاقاتي بازرگاني طبعا اما ولاتاني كان داو بنسبه هرمي كردستان شريكي حيوي اقتصاده لرابردو ان شاء الله استاو لدهاتوجدا زور باشا دكتور ماوي دور رجبابتي بپارێزگابوونی هەڵەبجە لە پەرلەمانی عێراقا من ئەمەوێت لە جەنابە بپرسم وەکو سەرۆکی دەستەی وەبەرهێنان کە ئەگەر هەڵەبجە ببێ بە پارێزگاوە ئەو پرۆژەیە دەنگی لەسەر بدرێەوە پرۆژەی یاسایە چ گۆڕانکاریەک لەم پارێزگایە ڕوئەداوە ئێوە وەکو دەستەی وەبەرهێنان و حکوومەتی هەرێمی کوردستان چیتان هەیە بۆ پارێزگایە؟ طبعا پارێزگای هەڵەبجە لە حکوومەتی هەرێمی کوردستان پارێزگایەکە لە هەرێمی کوردستان تەعامی لەگەڵ دەکرێتن ئەوەی کە لە پەرلەمانی عێراق ئەوەیە کە دەبێتە پارێزگایەکی تری ئیزافی لە عێراق و ئیزافە دەکرێت بۆ سەر هەرێمی کوردستان کە ئەمە بۆ لە ڕووی نێودەوڵەتیە و لە ڕووی تەعاملاتی نێودەوڵەتی لەگەڵ ئەم پارێزگایە بۆ پارێزگای هەڵەبجە و بۆ خەڵکی هەڵەبجە گرنگە ئەمە حکوومەتی هەرێمی کوردستان تعاملی پارێزگا لەگەڵ هەڵەبجەی کردووە هەموو ئەو ڕێکارانەی کە بۆ هەڵەبجە کراون وەکو پارێزگایەک ئێمە فەرمانگایەکی گشتی بەڕێوەبەراتی گشتی وەبەرهێنانی هەڵەبجەمان هەیە و هەموو ئەو ڕێکارانەی کە بۆ هەڵەبجە کراون بۆ ئەوەی ئاسانکاری زیاتر بۆ وەبەرهێنان لە هەڵەبجە بکرێتن لە کابینەی نوێم کراوە بۆ ئاگاداری چونکە هەموو تەسهیلاتێکی وەبەرهێنان بۆ هەڵەبجە کراوە ئینشاءالله لە داهاتوودا ڕنگدانەوەی دەبێتن چونکە دەبینین هێدی خەریکە پرۆسەی وەبەرهێنان لە هەڵەبجە دەست پێ دەکات لە 2024 ڕاستە ئێمە یەک مۆڵەتی وەبەرهێنانمان هەبوو بەڵام لە 2025 ئینشاءالله زیاتر دەبێتن وە زیاتر پرۆسەی وەبەرهێنان و پرۆسەی ئابووری و پرۆسەی بنیادسازی لە حکوومەتی هەرێمی کوردستانە و ئاراستەی ئەو پارێزگا دەکرێتن بێگومان خەڵکی هەڵەبجە شایانی زۆر زیاترە لەوەی کە بۆیان دەکرێت و بۆیان کراوە و ئینشاءالله بە پارێزگابوونی وەکو پارێزگایەکی نوێ بەپێی ئەو تەسویتەی کە لە پەرلەمانی عێراق دەکرێتن ئینشاءالله هەڵەبجە بتوانێت سودێکی زۆری لێوەربگریتن و خزمەتێکی باشتر بۆ خەڵکی هەڵەبجە بکرێتن بەگشتی. دکتۆر محەممەد شوکری سەرۆکی دەستەی وەبەرهێنان زۆر سپاس بۆ بەڕێستە.